سڵاوتان لێبێ هاوڕێیان لەسەر داوای کاک سیڤەر کە داوای لێکردبووم ڤیددیو بکەم لەسەر نائاگایی کۆمەڵی و ئارکە تایپەکانی کارڵیۆنگ هەر بۆیە منیش ئەم کورتە ڤیددیوە دروست دەکەم و هیوادارم سوودێکی هەبێ بۆ تێگەشتن لەو دوو دەستەواژەیە. ئەجا سەرەتا بۆ ئەوەی بتوانین لەم دوو دەستەواژەیە تێبکەین ئەبێ زانیاریەکی سەرەتاییمان هەبێ لەسەر تیۆری دەروونشیکاری یاخود بە ئینگلیزی سایکۆ ئەنالیتیک تیۆری و بۆ ئەمە بەستەش پێویستە بگەڕێنەوە لای باوکی بیردۆسەکە سیگمۆند فرۆید و سیگمۆند فرۆید دەروونناسێکی سویسری بوو کە لە ساڵەکانی 1956 بۆ 1939 ژیابوو و نەک سویسری لێم خەڵەت بوو نۆرۆلۆجستێکی نەمسایی بوو و چارەسەری ئەو کەسانەیە کرد کە نەخۆشی هیستریایان هەبوو لە ڕێگەی هیپنۆسیسەوە و هەر لە ڕێگەی ئەم چارەسەری ئەم جۆرە نەخۆشیەوانێ ئەتوانین بڵین فکرە و بیردۆزی دەروونشیکاری لەدایک بوو و دەروونشیکاریەکان ئەو بانگەشەیە ئەکەن کە تۆ بەتەنیا ناژی لەناو جەستەی خۆتا بەڵکو چەندەها وردە کەسایەتی هەیە کە لەگەڵ تا ئەژین و هەر یەکێک لەوانە دیدگا و جیهانبینی تایبەت بەخۆی هەیە و تەئسیر لە بڕیار و هەڵسەکەوتەکانی ڕۆژانەتەکەن و ئەم فکرێ ئێستا ینی شتێکە کە چۆنەڵی نوقمی کۆمەڵگای زانستی بووە ینی لە هەر کەسێ پرساڵێ بەڵێ بێگومان کە ئێمە نائاگاییەکمان هەیە کە بەڵێ لە هەموو شتێکی خۆمان بە ئاگانی وەک مرۆڤ بەڵام ئەوەی گرنگە بیزانی ئەوەیە کە پێش فرۆید کەس ئەم فکرەی بە شێوازێکی زانستی عرز نەکرد بوو بەڵکو فرۆید یەکەم کەس بوو کە ئەم فکرەی بە شێوازێکی بیردۆزی و زانستی عرز کرد فکرەی ئەوەی کە بەڵێ ئێمە نائاگاییەکمان هەیە و تەئسیر لە کردەوە و هەڵسوکۆتەکانی ڕۆژانەمانەکە هەرچەندە نیچە باسی لە نووسراوەکانە ئاماژەی بە ئەو نائاگاییەیە بوو بەڵام بە شێوازێکی زانستی فرۆید یەکەم بوو و فرۆید کاتێکی زۆریشی وەکو وتمان بە چارەسەری ئەو نەخۆشانەوە بەسەر برد کە هیستریایان هەبوو و ساڵێکی تەواویش خەریکی چی بوو خەریکی شیکاریکردنی خەونەکانی خۆی بوو ینی گرنگیەکی زۆری بە خەون نابوو خەون و ئەنجاهی ئاری هیستریاشان ئەیە زیاتر ئیماجنیشنیشیان بەقوتە هەر بۆ زانیاریتان یعنی خەون و خەیاڵە لە لای فرۆید شتێکی گرنگ بوو و لە دوای ئەوەی کە ساڵێکی تەواو خەریکی چۆنەڵی شیکردنەوەی خەونەکانی خۆی بوو تر کتێبی Interpretation of Dreams ئەو کتێبەی نووسی کە معناکەی ینی چۆن ئەڵێ وەرگێڕانی خەونەکانی دەرکرد کە ئەوە یەکەم گەورە کتێبی فرۆید بوو لە دوای هەنێک کتێبیکەی دەرکرد بە لە دوای ئەو کتێبوانێ چۆن ئەڵێ بیردۆزی دەروونشیکاری عرز کرد و فرۆیدایە دەرونی مرۆڤ دابەشەکە بە ڕسمێکم داناوە فرۆیدایە دەرونی مرۆڤ دابەشەکە بۆ سێ بەشی کۆنشسنس بەشی ئاگایی و بەشی پری کۆنشسنس پێش ئاگایی و هەروەها بێتەوە بەشی نائاگایی کە زۆرێکی دەرونی مرۆڤ پێکێنێت و پێگەی سەرەکی ئێدە کە هەموو ئەو یادەوەری و خەریزیانی کپت کردوون لەو بەشەی خوارەوانێ تۆیە ئەژین ئەوتانێ ڕسمەکە ئەبینن چس و پریکۆنشس و ئەنکۆنشس و لەم بەشانەی دەرونی مرۆڤیشە بە پێی بیردۆزی فرۆید ئیگۆ و سوپەر ئیگۆ و ئێدبوونی هەیە بۆیە باسێکی کورتی ئەمانە شەکەین بۆ تێگەشتن لە دەستەواژەکان ئێد ئەو کەسایەتیە کە بە پێی فرۆید پرایمۆدیەڵە یعنی هەر لە چۆن ئەڵێ مێژوویەکی سەرەتایی هەیە بە هەموو نرخێک هەوڵی تێرکردنی غەریزەکانی ئەیات و بە دوای خۆشیەوەی و لە هەموو ئازارێکیش ڕائەکە و ئێد گوێ نایەتە ئەخلاق و دەرەنجامی کردەوەکان یعنی ئەوەی بەلای ئەوە گرنگە شوێن خۆشی بکەوێ و لە ئازار ڕاکە ئەوە چۆن ئەڵێ درایڤی سەرەکی ئێدە
و نمونی ئێدیش غەریزەی بۆ نمونە سێکسکردنمان هەیە یاخود غەریزەی برسێتیمان هەیە ئەتوانین بڵێن ئێد ئەو بەشەی توێ لە مناڵیە کە دەستی بۆ هەموو خواردنێک درێژەکەت و چیکەش بەشێکی گەورەی دیکەی نائاگایی مرۆڤ لە دیدگای فرۆیدەوە پێکاتبوو لە بیر و ئەزمونە تراماتیکەکان کە کپ کراون لەبەر ئەوەی بە ئازارن یان حەز ناکەین لە ماناکەی بگەین ینی ئەوی شەر ئەکاتەوە بە ئێت چونکە هەوڵدانە لە ڕاکردنی ئازار یعنی بەشێکی گەورەی ئەنکۆنشس پێکاتبوو لەو بیر و یادەوەریە ناخۆشانەی کە چۆن ئەڵەی ئاگایی خۆمان بلۆکی کردوون پێچەوانی ئێدیش سوپەر ئیگۆمان هەیە کە کاری کە سەرەکی سوپەر ئیگۆ کەپکردنی ئێدە و سوپەر ئیگۆ بە دەقیقی هەوڵ ئەیە شوێن یاساکانی کۆمەلگا بکەوێ و هەوڵی تەواوی ئەوەیە کە ئێد هیچ زەرەر و زیانێک نەگەێنێ و دوای ئەوەش ئیگۆمانەیە کە ئیگۆ توانین بڵین ئەکو حاکمی دەرونی کەسەکە وایە و هەوڵ ئەیە ناوەندێک لەم بینەیە بدۆزێتەوانێ و خۆشیەکەی ئێد دەستە بەر بکات و بێ ئەوەی زەرەرێکیش بگەێنێ بەم شێوەیە سوپەر ئیگۆش خۆشحاڵکە و ئێستا کەزانیمان لە ڕوانگەیەکی فرۆیدیەوە سایکی دەروون لە چی پێکاتووە و ئامانجی ئێمەش ئاشنابوونە بە ئارکەتایپ و نائاگایی کۆمەڵی کارل یۆنگ پێویستە باسێکی کورتی نێوان یۆنگ و فرۆیدیش بکەین و باسێکی ئەو شتانە بکەین کە لەگەڵ یەک هاوڕا بوون لە زۆر شتە هاوڕا بوون بۆیە با بچینە سەر یۆنگ کارل گوستاڤ یۆنگ دەروونناسێکی سویسری بوو و ئەتوانین بڵێن قوتابیەکی نیچە و فرۆید بوو و شارەزایەکی هێزگار زۆری هەبوو لە بوارەکانی ئەفسانە و ئایندا و پشتگیریکەرێکی سەرەتای فرۆیدیش بوو بە حکمی ئەو ئارەزوە هاوتایی هەیان بوو لە نێوانیانە بۆ بێ ئاگایی مرۆڤ و هاوتای فرۆید یۆنگ لای وا بوو کە دەرونی مرۆڤ لە چەند سیستەمێکی جیاواز پێکاتون کە بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ یەکدی ئەوە گرنگترین ئەم سیستەمانە بریتی بوون لە ئیگۆ نائاگایی کەسی و هەروەها بێتوانێ نائاگایی کۆمەڵی و بەپێی یۆنگ ئیگۆ پێکات بوو لە بەشی ئاگایی مرۆڤ و ئەو بیر و یادەوەری و هەستانەی کەسەکە لی بە ئاگایە و هاوتای فرۆیدیش یۆنگ تەرکیزی خست بۆ سەر گرنگی ڕۆڵی نائاگایی مرۆڤ لە بنیادانی دەروونە بەڵام ئەوەی گرنگە بیزانین یۆنگ جیا لە فرۆید بەشی نائاگایی ئەکاتە دوو بەشی یەکەم کە بریتە لە نائاگایی کەسی کە ئەتوانین بڵین تقریبەن هاوتای نائاگاییەکەی فرۆیدە بەڵام لا یۆنگ ئەم بەشە هێندە قوڵ نییە وەک فرۆید باسیەکە و بەشی نائاگایی تاکە کەسی لا یۆنگ پێکات بوو لە گشت زانیاریەکانی مێشکی تاک کە لە دەرەوەی بەشی ئاگایی بوو ینی بۆ نمونە ئەو یادەوەریە منەی کە بیر چوونەتەوە یان کپ کراون یان ئەو یادەوەریانەی مناڵیت کە لە بیرت نەماون ینی گرنگ نەبوون بۆ ژیانت لە بیرت نەماون ئەوانە ئەچنە بەشی نائاگایی کەسیەوانێ یاخود ڕووداوە ترۆماتیکەکان کە مێشک پێکە ڕووداوە ناخۆشەکان کە ئەمیش ئەچێتە بەشی نائاگایی کەسیەوانە کە هاوشێوەی فرۆید نائاگاییەکەی فرۆید دەبێگومان بەڵام بەشی دووەمی نائاگایی بریتی بوو لە نائاگایی کۆمەڵی و نائاگایی کۆمەڵیش فرۆید خۆی دژی بوو و لای وا بوو بوونی نییە بەڵام بۆ ئەوەی بتوانین تێبگەین لە دەستەواژەکە چەند وشەیەکی یۆنگ خۆی وەرگین کامان لە یینێکە هێناومە ئەڵێ یۆنگ ئەڵێ بەشێکی نائاگایی هەیە کە هاوبەشە لەگەڵ هەموو ئەندامانی جۆری مرۆڤ و پێکاتوە لەو بیرەوەریە ماوەیەکانی باوە باپیرانمان و مێژووی پەرەسەندنمان شێوەی ئەو جیهانەی کە مرۆڤێک لی دێتە دنیاوە لەگەڵی لەدایک دەبێ و لە ڕێگای وێنە خەیاڵیەکانەوانێ ئەمە یۆنگ لە کۆکراوەی ئیشەکانی یۆنگە لە قوتێ دەرهێنراوە مام نووسینە یعنی چۆنەڵی وەکو ئێستا پێشتر باسمان کرد یۆنگ کەسێکی شارەزا بووە لە بواری
ئەفسانە ناسی و ئایندا و لە گەڕانەکانیشیدا هەستی بەو هاوبەشیە کرد بوو، ینی کە لە سیمبۆل و وێنای کللتورە جیاوازیەکانە هەیە. هەروەها لە ڕێگەی خەونی نەخۆشیەکانیشەوە هاوبەشێکی زۆری هەست پێکرد لە نێوان خەون و ئەفسانەکان و دووبارە بوونەوەی هەڵس و کەوتێکیان جۆرە ڕووداوێک چەندە هاجار وای کرد کە ینی پێشنیاری نائاگایی کۆمەڵی و ئارکەتایپەکان بکە. وەریون خۆشی ئەڵێ ئارکەتای بریتە لەو وێنە و حاڵەتانەی کە مانایەکی جیهانیان هەیە لە گشت کللتورەکاندا و خۆیانە نوێنن لە خەون یان ئەدەب و هونەر یاخود ئاینە. ئەوەی گرنگە بیشە بیزانین تیۆریەکەی یونگ بناغەیەکی قوڵی بایۆلۆجی هەبوو و یونگ لای وا بوو کە ئێمەی مرۆڤ کاتێک دێنە دنیاوە بە مێشکێکی بەتاڵەوە ناین بەڵکو بە نەخشەگەلێکی دەرونیەوەین کە هاوتایە بۆ گشت مرۆڤ وەنەوە بۆنەوە ئەگوازرێتەوە و تەسیرەکە کە چۆن دنیا ئەبینین. وەیونگ ئەم نەخشەگەلانەیە وت ئارکەتایپ وار چۆن ئۆرگانەکانی لەشمان بەبێ ئاگایی خۆمان کارەکەن بە هەمان شێوەش ئارکەتایپەکان کارەکەن و چۆن ئۆرگانی تەندروست ضەروریەتە بۆ لەشێکی تەندروست بە هەمان شێوەش ئارکەتایپێک ضەروریەتە بۆ دەروونێکی تەندروست و چەوتبوونیان دەرەنجامێکی خراپیە بێ بۆ تاک. و ئارکەتایپەکان وەک ئۆرگانەکانی لەشمان ڕاستەوخۆ باستەکانمان ناتوانرێ ببیندێ بەڵکو لە وێناو سیمبۆل و بابەتی چیرۆکەکان خۆیانە بینن. مستر بابڕێنە سەر ڕسمی ئەوەی کە ئەمە وتەکەی یونگ بوو سەر بابڕێنە سەر پاڵەوانەکان بۆ نمونەیە ساکە ئارکەتایپێکمانەیە پێوترێ ئارکەتایپی پاڵەوانەکە کە ئەو بەشەی خۆتە کە خاوارەکە بۆ بەرەنگار بوونەوەی بربەستەکان و گەشتن بە هەدەفەکان و گرنگترین کاری پاڵەوانەکە بەزاننی چۆنڕی وەخشی تاریکیە و ئەو برنەوە زۆرە چاوەڕوان نەکراوەی ئاگاییە بەسەر نەئاگایی وەکو کارڵ یونگەڵێ. و جۆسف کامبڵ کە قوتابیەکی یونگە کتێبێکی هەیە بە ناوی پاڵەوانی هەزار ڕوو کە لێکۆڵینەوەکە لەسەر چیرۆک و ئەفسانەکانەکە و تیاباس ینی ئەوە ئەخاتە ڕوو کە چۆن هەموو ئەو کارەکتەرانە هەڵقڵاوی ئەتوانین بڵین ئارکەتایپی پاڵەوانن کە ئەو هاوتە زۆری هەیەە لە نێوانیان ناچین. و ئارکەتایپێکی دیکەش ئارکەتایپی دایکە کە ئەمەیان حەزی پارێزگاری و خزمەتکردە یان ئارکەتایپی باوە کە ئەمیشیان پارێزگاری و کۆنتترۆل بەرجەستاکە و بۆ ئەوە گرنگە ئەوی گرنگیشە بیزین کە ئارکەتایپەکان دوو ڕوون یعنی ڕوویەکی تەندروستیان هەیە و ڕوویەکی ناتەندروستیشیان هەیە. ئێستا بۆ نمونە ڕووە ناتەندروستەکەی پاڵەوانەکە ڤیلنەکەیە یاخود قابیلی برای هابیلە یان یونگ وەکو یونگەی وت شەیتانە و ڤیلنەکەیە و مەسیح پاڵەوانەکەیە. ئێستا ئەمە شوێنەی ئایسسە کە خواوەندێکی میسریە ئارکەتایپێکی دایکە و پیرێژنەکەی هانسل و گرێتڵمان هەیە ئەمەیان دەمبڵ دۆرەوەشیان سکارە ینی بەردەوام ئەم کارکتەرانە دووبارە بنەوە گەردی قەتیان بی لە فلیمەکانە هەمیان هەڵقڵاوی و ئارکەتایپان. و ڕۆکەی دیکەی ئارکەتایپی دایک بێگومان دایکە مناڵخۆرەکەیە کە باسێکی دیکەشم پێشتر کرد بوو و باوکیش تایرەنتەکەیە ئەوەی کە هەموو شتێوێ بە قسەی ئەو بێت و دایم حکومەکە. ئەمانی ئێستا باسم کرد زۆر بە سادەین و نامێ زۆر لەمانە قوڵ بمەوە و بۆیە ناوی ئەم ئارکەتایپانە شوێنەوە کوتم چونکە لە زۆربەی فیلم و چیرۆک و نیگارەکانە هەست بەبوونیم کارکتەرانە ئەەکەین. بەڵام خۆی یونگ زیاتر گرنگی بە 4 ئارکەتایپەیە. من هەوڵێم ئێستا باسی سیانیتان بۆ بکەم و بزانین تا چەندێک لە خۆمان ئابەدیریەکەین بۆیە باسییانە چکە یەکێکیان تۆزە ئاڵۆزە. بابڕێمە ڕسمی کەشم دانەماوە بەڵام یەکەمیان بریتە لە پێرسۆنا کە وشەکە لە لاتینیەوە هاتووە و مانای ئەو ماسکە یاخود
ئەو قیناعە کە ئەکتەرە لە دەموچاویەکە و لای یۆنگ هەموو کەسێک ئەو پیرسونایە بەکارێنێ بۆ تێکەڵبوون لەگەڵ کۆمەلگا یان پێرسۆنا ئەو کەسایەتیە کە ئەمانەوێ بۆ نمونە خەڵک بەو شێوەیە بمان ناسێ ئەو پێرسۆناکەیە و مارکە تایپە واکە کە کەسێک توانای گۆڕانکاری هەبێ و بە پێی خواستی کۆمەلگاکەی هەڵسوکەوتکە و بە پێی خواستی کۆمەلگاکەشی خۆی بگونجێنێ ئەنی بۆی بەکارکردنی پێرسۆنا پێویستە بۆ دروستکردنی بۆ نمونە پەیوەندی هاوڕێتی و ئەو شتانە بەڵام کاتێک کەسێ پێرسۆناکەی خۆی لێ ئەبێتە خودی خۆی ئیتر ئەو کاتە کێشە دروستە بێ وارگە تایپی دووەمیش ڕسمەکە نایەنێ ئەوەتانێەوە پێرسۆنا کۆنشسنس شادۆ و ئارکە تایپی دووەمیش کە بریتە لە شادۆ یاخود سێبەر ئەو شتانەی کە لە دەرەوەی پێرسۆناکەتایە ئەو شتانێک کە لە پێرسۆناکەتا جێی نابێتەوە و ینی بڤەیە و هەموو ئەو شتانە خۆیان لە شادۆوە ئەبینەوە خۆیان لە سێبەرە ئەبینەوە بە پێی یۆنگ و هەر بە پێی یۆنگ هەتا پێرسۆناکەت جوانتر و پۆلیشتر بێ سێبەرەکە تاریکتر و قوڵترە بێ و سێمیش بریتە لە سێلف یاخود خود کە یۆنگ لای وا بوو کە سێلف تۆیت بەگشتی ینی بە کۆکراوی و شتێکی قورسە کە ڕوونیکەیتەوە بەس وای دانێ کە خود هەموو ئەو شتانەیە کە تۆیت ئێستا و هەموو ئەو شتانەیە کە بۆی هەیە ببی ینی چۆنڵی پۆتێنشڵە ئەو بیرێکی ئالۆزە چونکە ئێمە نازانین وەک کەسانی زانستی و مۆدێرن چۆن لە پۆتێنشڵ بڕوانین پۆتێنشڵ معنای ئەو شتانەیە کە بۆی هەیە ببنەبوون ینی هێشتانە بوونەتە بوون بەس بۆی هەیە ببنەبوون بۆ نمونە ئێستاکە ئەڵێ ئەم مناڵێکی داهاتوێکی گەشتبینی هەیە ئەڵێ ئەمە پڕی پۆتێنشڵە چونکە یعنی خۆی ئێمە نازانین ینی چۆن لە ئەو شتە بڕوانین وەکو کەسانی مۆدێرنی چونکە پۆتێنشڵ لە ئەساسە ئەو شتەیە کە هێشتا نییە ینی هێشتا بەدی نهاتووە و شتێکی ڕوونیش نییە کە بتوانین بیپێوین یان حسابی بکەین وەکو شتەکانی کە بەڵام لە هەمان کاتە هەمومان ڕوا ڕەفتارەکەین کە پۆتێنشڵمان هەیە کە شتانێک شتێ بۆی هەیە ببینە شتێکە بۆی هەیە داهاتوێکی ڕوونمان هەبێ و یۆنگ کاتەگۆریەکی بۆی دروست کرد و لای وا بوو ئەم ینی سێڵف کاتەگۆری پۆتێنشڵە و لای وا بوو لە ڕێگەی سیمبولەوە ئەم کاتەگۆری ینی ئەمە چۆن جینجار خۆی ئەنوێنێ لە ڕێگەی سیمبولەوانێ و یۆنگ کاتەگۆریەکی بۆی دروست کرد بۆ ئەم حاڵەتە وەلای وا بوو لە ڕێی چەندین سیمبولەوانێ خۆی ئەنوێنێ بۆ نمونە لای یۆنگ ئیسا ئارکەتایپی خود بوو یاخود فینیکس ئارکەتایپی خودە چونکە فینیکس ئەتوانێت بمرێ و ئەتوانێت لە دایک بێتەوانێ فینیکس مانایی بە کوردی ئەبزانام یعنی سیمرخ گەر هەڵە ناکەم ڤیددیویەکیشم بۆ داناون بووی بزانم Professor. Precious. Fascinating creatures. بۆیە ینی وەکووتمان فینیکسیش ئارکەتایپێکی خودە چونکە ئەتوانێت بمرێ و ئەتوانێت لە دایک بێتەوە ینی ئەو بەشەی تۆیە ئەو بەشەی کەسایەتیەکەتە کە ڕێگە ئەیە بەشێک لە تۆ بڕوە بەشێکی زیندوو بڕوە و بسووتێ تا شتێکی تازە لە شوێنی لە دایک بێتەوە و ئەمە لەبەر ئەوەیە کە ئەو شتەی تا ئێستا تۆ وازدان ینی وات داناوە وا ئەستیومت کردووە بۆی هەیە ئەو شتە گەورەترین بربەست بێ بۆ فێربوونی شتێکی نوێ وەمە ئاڵۆزە چونکە زۆر جارە و شتێک کە پێشترت زانی بە باشی کاری ئەکرد لە ڕابردووە و وادانێک کە یعنی بۆ نمونە تۆ مناڵێکی 11 ساڵی
وە خۆگونجێنی مناڵێکی هیچ مشکلت نییە 11 ساڵ. ئێستا وادانێ کە تۆ تەمەنە بۆتە 15 ساڵ بەڵام وەکو ئەو 11 ساڵی پێش و هەڵسو کەوتەکەی تەسەڕوف ئەەکەی. ینی سیرکەن لەبەر ئەوەیە قورسە کە لەو تەسەڕوفاتەی 11 ساڵیەکە دەستبەرداربی، چونکە پێشتر هەوڵت بۆیان ناوە تا ئەو تەسەڕوفاتانە بەدەستبێنی تاکو بە باشی کار بکەن، بەڵام تاکو ئامادە نەبی دەستبەرداری ئەو تەسەڕوفاتە 11 ساڵانە بی، ناتوانی لە منداڵبوون دەرچیت و ببیتە گەنجێکی 15 ساڵی تێگەیشت و ئەبێ سەرەتا ئامادە بی دەست لە تەسەڕوفاتەکانی پێشوت هەڵگری. ینی بۆ ئێمە ئێلەمنتێکی قوربانیدانی تایە، وەوە قوربانیەشە کە پێویستە دایک و باوکیش بیکەن، چکە بۆ ئەوەی دایک و باوک پاڵنێن بۆ گەورە بوون و هەڵگرتنی بەرپرسیارەتی ئەبێ لێگەڕێن، ئەبێ ئەوان لێگەڕێن کە مناڵەکەیان بمرێ. و دیدگای فرۆید بۆ ئەو دیاردەیە ئەوە بوو کە ئەو وای لای بوو زۆربەی دایک و باوک بە تایبەتی دایک بەهۆی ئەو پەیوەندیە ینی قورس و پەیوەستی بە یەکدیەوە هیانە لەگەڵ نەوەکانیان لەگەڵ مناڵەکەیان زۆر سەختە لێگەڕێن مناڵەکانیان بمرێت تاکو گەورەیەک لە دایک بێت، تاکو ئەدڵتێک لە دایک بێ. و ئەوە بناغی ئەدەپس کۆمپلکسە و چیرۆکی دایکە مناڵ خۆرەکەیە. بەس باسەکەمانەوە نییە، بابگەڕینەوە سەر باسەکەی خۆمان. وە گوتمان پێرسۆنا ئەو ماسکەیە کە لە دەرەوە لە دەموچاوی ئەەکەین کە ڕەنگە خۆش دوابزانی ماسکەکە خۆتی، بەڵام لە ئاساسا خۆت نی. وە یۆنگ لایوانی لە دیدگای یۆنگەوانێ هەموو کەس لە پێرسۆناوە دەست پێەکە وە کاتێ لێکۆڵینەوەکەی لەو بەشانەی خۆت کە جێگی نابێتەوە لەو پێرسۆنایە ینی سێبەرەکەت، ئەو کاتە بۆ دەرەکەوێ کە تۆ بەڕاستی چی ئەوە شتێکە تووشی شۆکە ئەکا، چونکە پێرسۆنا هەموو ئەو شتانی تایە کە خۆت لا دوایە باشە و ڕەنگە کللتورەکەشت لای وابێ باش بێ. وە سێبەرەکە هەموو شتانێکە ئەوە ینی لەویانی ینی عکسەکەیەتی وەشتانێکان بەڵام لە ناو سێبەرەکەتا کە بە معنای کەلیمە خراپن، بەڵام شتانێکی شیتیان باشن بەڵام وە خراپ پیشاندراون. ینی بۆیە ناتوانین لە سنووری پێرسۆناکەت بچیتە دەرەوە تا زۆربەی شتەکانی ناو سێبەرەکەت لە خۆت نەگری. ینی بۆ نمونە ئەگەر تۆ کەسێکی زۆر بەڕەحمی زۆر بە بەزەیت کۆمپاشنە زۆرە، ئەخە تۆ هەموو دەم خۆت ئەکی بە قوربانی بۆ کەسانی دیکە، وە کەسانێکیش هەن کە ئەوە زۆر بە پیرۆزەزان وە بە گەورەی ئەزانن، ئەوانێ کات بە جدی وایە، بەڵام کێشەکە ئەوەیە لەم حاڵەتەیە خۆت بەردەوامە بیتە قوربانی. وەوا هەڵوەستێکی زۆر خراپە بەرامبەر گەورەیەک، بەرامبەر چۆنەڵی پیاوێک. ئەنی هەڵوەستێکی شتێکی جوانە بەرامبەر ساوایە، بەڵام بۆ گەورە خۆکردنە قوربانی شتێکی خراپە. بۆ ئەگەر تۆ کەسێکی بەم شێوەیە بەڕەحمبی بەم شێوەیە بە بەزەیبی، ئەوە بەردەوام ئیستیغلالەکری لەلایەن ئەو کەسانەی کە بە دوای کەسانێکی لەو شێوەون. ینی تا ئەو کاتی تۆزێ دان دەرەکەی تۆزە کەڵبە دەرەکەی تۆ بەردەوام ئیستیغلالەکری. ینی تۆش ڕەنگە چونکە پێرسۆناکەت ئەو حاڵەتی تیانە ئەوەی لە خۆ نەگرتووە ئەڵی نەبابە کەڵبەی چی گازگرنی چی، ئەوە عکسی بەڕەحمیە، ئەوە عکسی بەزەییە و واشە لە واقعە. بۆیە تۆ ئەو کردەوەی گازگرتن کردەوەی تۆزە تووڕەبوون ئەخەیتە بەشی چیەوە؟ بەشی کاتەگۆری دڕندەوانێ، کاتەگۆری خراپەوە بڤەوە. من وا ناکەم، من تووڕە نابم، من حەزم بە کێشە نییە، ینی تەواو ئەوانە بڤەن. بۆیە هەتا ماوی ینی تاکو تا ئەو کردەوەیە تاکو ئەو کردەوەی تۆزە دڕێتیە لە قوڵایی سێبەرە نێنیتە دەرەوە و نەیکیتە بەشێ لە خۆت، ئەوە تۆ لە کێشەیە ئەبی بەردەوام ئیستیغلالەکری. ئەوە فکرینی چەشە بۆ سەنگاندنەوەی باش و خراپ کە تۆ خۆت هەستێکت هەیە کە پێت ئەڵێت چی باشە و چی خراپە، بەڵام هەستەکەت زۆر زیرەک نییە و شتەکان بە هەڵا خاتە قاڵبەوە. بۆ شتانێک کە تۆ بە مطلقی بە باشیانەزانی وەک ڕەحم و بەزەیی، یەک ڕوویەکی زۆر تاریکیان هەیە و دووش
ینی ئەو ڤێرچوانە ئەو کردەوانە بەس نین بۆ تێپەڕاندنی ینی ژیان تۆ پێویستە بە ڤێرچوە عکسەکانیش هەیە بەکردەوە عکسەکانیش هەیە بۆیە بێ لە سێبەرەکەتیان بێنیتە دەرەوە ئەو شتانێکە و ئەبێ لە پێرسۆناکەت دەرچی بۆ ئەوەی بتانی ئەو کارە بکەی و یونگ بەم پرۆسە تێکەڵبوونەشی ئەوت ئیندیڤیدجواڵیشن ئەم پرۆسەی تێکەڵبوونە لە سێبەرەکە و ئەوە شێوازی چارەسەری ئەنالەتیک تیۆریەکەی یونگە کە بەکاری ئێنێ بۆ چارەسەرکردنی نەخۆش زانینی شتەکانی بۆیانی بۆ زانینی شتەکانی نێو شاد و نەئاگاییەکەش چەند مێتدێکیان هەبوو هەردووکە لەگەڵ فڕۆیدا کە خەون و پرۆجێکشن بەشێکن لەوانە و هەنێشتیکە بەڵامەوە بۆ باسێکی کە و ئەمە ینی چۆنڵی کۆتایی با باسەکەمان بێ کە تێگەیشتێکمان هەبوو بۆ ئارکە تایپەکان چین و کۆلکتیڤ ئەنکانچنسی یونگ چییە و شێوازی چارەسەرەکەش لە ڕوانگەیەکی یونگیەوانێ و ئەلێرەوە کۆتایی پێێنم دەستان خۆش بێ هیوادارم سوودێکی بوو بێ.